حیزب و پێکاتەکانی کەرکووک بە چڕی بانگەشەی هەڵبژاردنیان دەست پێ کردووە. بازاڕ و شەقام و شوێنە گشتیەکانی کەرکووک بە ئاڵا و لۆگۆی حیزب و وێنەی کاندیدەکان تەنراون. خۆتان نەزانن ئەمجارە کەرکووک بە حکومەوەیەوە تووشی داگیرکاریەک بووە، بۆیە کورد ئیسراری هەیە لەسەرەوەی بەشداری هەڵبژاردنەکان بکە بۆ ئەوی جارێکی تر هێز و دەسەڵات بگەڕێنێتەوە بۆ کورد. بۆیە منافەسەیەکی قورس لە بینی لەسەر جیاوازەکانی کەرکووکە دروست بووە. عەرەبی سوننە و تورکمان پێچەوانەی هەڵبژاردنەکانی ڕابردوو ژمارەیەکی زۆر لۆگۆ و فلێکسیان لە شەقام و شوێنە گشتیەکانی کەرکووک هەڵواسیوە. هەروەها ژمارەیەکی زۆر لە سەرکردە دیارەکانی ئەو دوو پێکاتەیە کە لە کەرکووک خۆیان کاندید کردووە، گرنگیەکی زۆریان بە بانگەشە داوە. نتوقع إن شاء الله تكون المشاركة لو باوەڕدام عەرەبی سوننەی کەرکووک لەم هەڵبژاردنەدا زۆر بەباشی بەشداری دەکەن. هەندێک کێشەی بنکەی دەنگدان هەیە، ئەوەش لەم چەند ڕۆژەی داهاتوودا چارەسەر دەبێت. بنکەی هەڵبژاردن لە گوندەکانیشدا دەکەینەوە. هەر کەسێک کە خۆی پاڵاوتووە گرنگ ئاگای لە میلەتەکەی بێت، ئاگداری ئەو خەڵکە هەژارە بێت. خوددا لە دوژمنە شەڕانگێزەکان بمان پارێزێ. هیچم ناوێت جگە لە سەلامەتی خەڵکی کەرکووک. ژیانێکی باشترمان دەوێت لەگەڵ گۆڕانی دەموچاوە کۆنەکان بە ئومێدی سەقامگیری ئاسایش بۆ هەموو کەرکووکیەکان و تەواوی عێراق. بەشێک لە دەنگدەری کورد و عەرەب و تورکمان لە کاتی قسەکردنمان لەگەڵیان ڕەتیان دەکردەوە بەشداری هەڵبژاردن بکەن و بێئومێد بوون لە پرۆسەکە. من وەکو خۆم بەشداری هەڵبژاردن ناکەم، کەسی شیاو نابینم تا هەڵی بژێرن. کۆمەڵێک دزوو جەردەن ماڵی گشتی و میلەت بۆ خۆیان خەرجەکەن. هەموو نەکبەتێکە بۆ هەژارەکانە بەرپرسی سیاسی خۆی و ماڵ و مناڵەکەی ئاسوودەن و لە هەندێران ژیان بەسەرەبەن و لێرەش کوشتن و بڕین بۆ خەڵک ماوەتەوە. ئەو پەنجەیە مەبڕم کە دەنگ بۆ کەسێک بدەن. توێنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانیش چاودێری پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن دەکات و لیژنەیەکیان بۆ تۆمارکردنی پێشێلکاریەکان پێکێناوە. ئەم بانگەشەیە بەردەوام بێت تاکو دەی ئایاری مانگی ئایندە پێشکردنەوەی وێزگەکانی دەنگدان بە 24 کاتژمێر ئەوەستەیە کەوا پێگوترێ سەمتی ئەلامی. هەڵبەتە ئێمە لە ڕێگای ئەو لیژنەیە کەوا لە ئۆفیسەوە پێکەندراوە بۆ چاودێری پرۆسەکە لە نێزیکەوە ئێمە هەرچی زیادە ڕەویەک ببینین تۆمار یەکەن لای خۆمان و راپۆرتی لەسەر ئەنووسین و بەرزەکەینەوە بۆ ئۆفیسی نیشتیمانی بەغدا بۆ ئەوەی کەوا ئیجرائاتی شیاوی لەگەڵانە وەرگرێن. کورد و عەرەب و تورکمان لە کەرکووک ڕکابەری دەکەن لەسەر 12 کورسی پەرلەمانی عێراق لەو پارێزگایە کە کورد تموحی 5 کورسی و عەرەب 4 کورسی و تورکمان تموحی بەدەستهێنانی 3 کورسی هەیە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.